چارڕە دەکاتەوە. هیچ گومانی تێدا نییە کە ئیسلام نەکرد ئەو دووە تاوڵەتە لەو کتێبەدا باسی ئەو دووەم کردووە ئەگەرنا ئینسان دەگونجێت لە ڕووی دڵیشەوە لە ڕووی دەروونەوە بە دوای زانستدا بگەڕێ و دەگونجێت لە ڕووی هەستەکانە و پێنجهەستەکان کە دوایی دەبێتەوە بە ئەزمموی و دەگونجێت لە ڕووی عەقڵەوە و دەشگونجێت لە ڕووی وەحیەوە و دەشگونجێت لە ڕووی خوڕپە و ئیلهامەوە شتی بۆ کەشف بێ. من لەو کتێبەشدا دواتر باسی دەکەم باسی ئەوەشم کردووە و لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە کە ئەمە لە بواری ئیپیستمۆلۆژیا واتە زانست ناسی ئینسان چۆن زانست وەدەستێنێ لە ڕوانگەی ئیسلامەوە بە پێی جۆری زانستەکە دەبێت ڕێبازەکەی میتۆدەکەی بگریە بەر. ئەگەر زانستیی سروشتیە دەبێت لە ڕێی زانستی سروشتیەوە بۆی بچی ئەو زاندراوانە کە پەیوەندیان بە سروشتەوە هەیە دەبێت لە ڕووی ئەزممون و لە ڕووی پێنجهەستەکان و لە ڕووی ڕێی خوانەوە بۆیان بچی. ئەگەر پەیوەندی بە ئاینەوە هەیە دەبێت لە ڕێی وەحیەوە بۆی بچی. ئەگەر پەیوەندی بە شتی عەقڵیەوە دەبێت لە ڕێی بیرکردنەوەی عەقڵیەوە بۆی بچی. جا لە ئیسلامدا ئەوانە هەموو پێکۆکۆ دەکرێنەوە هەموو پێکۆکۆ دەکرێن لە ڕاستیدا ئەوە کێشەی بینی ئەوانە بوو عەقڵگەرا و هەستگەرا یا ئەزممونگەرایەکان کە عەقڵ و ئەزممونەکانیان یا عەقڵ و پێنجهەستەکانیان پێکداداوە بەڵام ئیسلام هەمان کۆ دەکاتەوە. تەماشا بکە خوای پەروەردگار چی دەفەرمێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا فجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. خوا ئێوەی لە سچی دایکتان دەرێن هیچتان نەدەزانی ئەی چۆن دوای چۆنمان شت زانی وجعل لكم السمع والأبصار والأفئدة بیستن بۆ وەرگرتنی وەحی چاو بۆ گەڕان بە دوای دیاردە سروشتەکاندا والأفئدة کۆی فؤاد عەقڵ کەواتە هەرسێکی لێردا هێناوە لە ڕێی بیستنەوە وەحی دەرەک دەکرێت لە ڕێی دیتنەوە زانیاری ئەزممونی پەیدا دەکرێت و لە ڕێی عەقڵ و قەلبیشەوە فؤاد یعنی عەقڵ ئەوەش ئەو شتانەی کە لە مەودای عەقڵدان جا ئەو شتانەی کە لە مەودای عەقڵدان ئەگەر بە پێنجهەستەکان بووام چی بە غەڵەت دەرەچێ مرۆڤ. یعنی ئێستا تۆ لە بەرامبەری من دانیشتووی من چۆن بزانم کە تۆ چ جۆرە کەساتیەکت هەیە چیت پێخۆشە چیت پێ ناخۆشە چێت خۆش دەوێ لە ڕووی فیکرێ و چۆن بیر دەکەیەوە ئایا بە پێنجهەستەکان هیچ بۆ دەرەک دەکرێت ئایا دەبیندرێ دەستی لێ دەدرێ تام دەکرێ بۆن دەکرێ دەبیسترێ ئەوانە هیچی نەخێت لە ڕێی عەقڵەوە دەزانم. ئەی بزانی شتێک بۆ وێنە ئەم پەرداخە بزانین داخوا چی تێدایە دەبێت لە ڕێی چاوت تەماشا بکەیت کەواتە هەر شتە دەبێت لە ڕێی خۆیەوە میتۆدێکە لەگەڵ سروشتیا دەگونجێ بۆی بچی. ئەوانەی کە سەریان لە ئیلحادەوە دەرچووە کاکە پەیوەندزانی بۆچی سەریان لە ئیلحادەوە دەرچووە ویستویان لە ڕێی پێنجهەستەکانەوە بۆ خوا بچن لە ڕێی پێنجهەستەکانەوە نەک خوات بۆ دەرک ناکرێ هەر مادەشت بۆ دەرک ناکرێ. بۆ ئێستا ئەو مادەی ئەمە دەیبینین ئەوە تیشک بەو شێوەیە لەو شتانە دەدا و ئەو ئەندازە تیشکەی کە ئەوی قوت دەدرێوی دیکە کە دەمێنێتەوە دیمەنی ئەو شتانەمان ئەوە بۆ دەردەخا بەڵام جەوهەر و ماهیەتی مادە بۆ ئێمە دەرک ناکرێ. گەردیلە خۆ بە هیچ میکرۆسکۆپێک نابیندرێ ئەی چۆن دەزانین مادە هەیە بە عەقڵ دەزانین ئەوانە ڕواڵەتەکانی مادەن بەڵام بە عەقڵ دەزانین مادە هەیە. ڕوح هێزی مکناتیزی هێزی کێشەندە هێزی جاذبیە کە ئەمن گەردونێ ڕاگرتووە چۆن دەزانین کەس دیتوێتی کەس بیستوێتی کەس تامی کردووە کەس بۆنی کردووە کەس دەستی لێداوە بە پێنجهەستەکان نەخێر ئەی چۆن دەزانین هەیە لە تەماشا دەکەین هەموو کەون و کائینەتە ڕاوەستا و زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە کەواتە دیارە هێزی ڕاکێشانێک هەیە لە نێوانی زەوی و خۆردا ئەی بۆ پێوە نانووسێ هێزێکی دەرکردن تەڕدیش هەیە هەم جەزب هەیە هەم تەڕد هەیە لە ئەنجامی ڕاکێشان و پاڵپێوەناندا خولانەوە دروست دەبێت ئەمە بە عەقڵ دەزانینەوە بەڵام لە ڕێی هیچ کام لە پێنجهەستەکانەوە ئەوە دەرک ناکرێت. کەواتە ئێمە هەند زۆر لە دروستکراوەکانی خوش لە ڕێی پێنجهەستەکانەوە دەرکیان ناکەین چ جای خوا سوبحانەوە تەعالا کە بەدیهێنەری هەموو دروستکراوەکانە دەبێت لە ڕێی عەقڵەوە بۆی بچی. لە ڕێی عەقڵیشەوە عەقڵ دەتگەیەنێتە توخوبی مادە بەڵام میتافیزیک ئەو دی و سروشت دەبێت چۆنی بۆ بچی لە ڕێی وەحیەوە. واتە پێنجهەستەکان ئێمە جیهانی فیزیکمان پێدەناسێنن عەقڵ پێمان دەڵێ لە پشت ئەم فیزیکەوە میتافیزیکیشە پشت
ئەو دی سروشتێ بەدیهێنەرێکێ چۆن ئەو بەدیهێنەرە بناسین ئەمجا عەقڵ دەڵێ لێرە من ڕادەوەستم نازانم چۆنە ئەو زاتە نازانم چۆن دەزانم زاتێ پەروەردگارێکە بەس نازانم چیە چۆنە وحی دەڵێ وەرم پێت دەڵێ ئەوە کەواتە لە پێنجەکان و دەست پێ دەکات معریفەت و زانین بە عەقڵدا تێدەپەڕێ و دوایی کە عەقڵ ڕادەوەستێ لە توخوبی خۆی ئەمجا وحی دەڵێ جانۆرەی منە ئەمە دەزانم لەو دیوی چ باسە دەڵێ هەباسە لە دیوانان چ باسە عەقڵ دەڵێ ئەمن لێرە تاوە دەوەستم من لە جیهانی مادە و دیاردەکانیدا دەتوانم ئەسپی خۆم تاودەم وحی دەڵێ نا ئەو دیوی عایدی منە من دەزانم خوا کێیە چۆنە سیفاتەکانی ناوەکانی و دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خوادا بکرێ و ڕۆژی دوایی بەهەشت دۆزەخ و ڕوح و جیهانی ڕوح ئەوانە عایدی منە